ئەمڕۆ 19 سەی 2010 یادی موشەکبارانی ئەمریکای تاغوتە کە دژی برایانی مسلمانی خۆمان لە ناوچەی هەوراماناتە کردی پێش هێرشکردنە سەر عێراق، کە دیارە ئێمە وەکو وەفایەک بۆ ئەو برا عەزیزانەمان کە گلاون، ئەوانەی بریندار بوون و ئەوانەی هێشتا سەنگەری شەرەفیان هەر بە قەڵەباڵغی هێشتۆتەوە بەرامبەر ئەمریکای تاغوت. پێم وایە جێی وەفایە کە یادی هەریەکێک لەوانە بکەینەوە و هەروەها بۆ شایەتی دانیش بۆ دنیا و قیامە بکەین کە لە لامانن و ئەو میلەتەی خۆشمان کە چەواشە کراوە بیخێنەوە بەرچاوی کە پۆلێک مسلمانی سەرڕاست و سادقی کوردستانیان لەو شاخوچێوە بوون و بۆ شەوانی سووری یەکێتی و پارتی شارە قەڵەواڵەکانیان بۆ بەجێهێشت بوون و دوای شەڕ و ململانەیەکی زۆر خوێناوی کە 10 ساڵی برد کەوتبوونە ئەو دەفەرەوە و ویستیان لەوێوە وجودی خۆشیان سەر لە نوێ جارێکی کە تۆکمەترکەنەوە و وجودی خۆشیان بسەلمێن.